یەکێک لە نەهامەتیەکانی ڕۆژی قیامەت کە پشتیوان بەخوا دەمانوێت ئەمڕۆ باسی کەین، یەکێک لە ڕۆژەکان ناخۆشەکانی ڕۆژی قیامەت بریتە لە پردی سیرات. ئەو پردە بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن ڕۆمان باس دەکات. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت لە ڕۆژی قیامەتە لەسەر پشتی دۆزەخ مەگەر خوای گەورە خۆی بزانێت چەندێک گەورە و فراوانە، لەسەر پردی دۆزەخ، لەسەر ئەو دۆزەخە پردێک دادەنرێت پێی دەڵێن پردی سیرات، واتە بەسەر دۆزەخە ڕاکێشراوە لەم سەر بۆ سەری دۆزەخ، کەواتە پردێکی گەورەیە، زۆر درێژە. دۆزەخێک کە خوای گەورە دەفەرمی ئایا پڕ بووی؟ ئەڵێ خوای گیان ئەگەر زیاتر هەیە بیهێنە بۆم، پڕ نەبوومە. دۆزەخێک کە ئەو کەسانی تێدا سزا دەدرێن، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم دگانی کافرەکان وەکو کێوی ئوحود گەورەیە، ئەوەندە لاشەیان گەورەیە کە زەخمە، سزا ئەدرێن. جا پردی سیرات بەسەر ئەو دۆزەخ گەورەدا ڕاکێشراوە، کەواتە ئاگاداری خۆت بە. بەڵام ئایا چۆنە ئەو پردە دوور و درێژە چۆنە؟ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم وەکو دەمی گوێزان تیژە، دەمی شمشێر، دەمی گوێزان چەندێ تیژە، ئەوەندە تیژە پەنا بەخوای گەورە. ئای قۆربە سەرمان، هەندێک چاکەمانەیە دیدین بە خەڵکی بۆ خۆشمان نیە لە ڕۆژی قیامەت، ئەوەندە غەیبەتی خەڵکمان کردو، بوختیانمان بۆ خەڵک کردو، زوڵمان لە خەڵکی کردو، جوێنمان بە خەڵکی داوە، لەوانەیە زۆر بەمان بێگومان مایە پوچ ئەبین لە قیامەت. پردێکیش ئەوەندە پەنا بەخوا وەکو دەمی شمشێر و گوێزان و مووس تیژ بێ. حتى ئیمامی ئەبوو سعیدی خودری ڕەزای خوا لێبێ ئەفەرمێ پێمان گەیشتووە کە لە موو باریکترە پردێک ئەوەندە سەخت بێ. مەلایکەکانی خوا سەلامی خوایان لەسەر بێ کە بەسەریدا تێناپەڕن، کە گوناه و تاوانیان نییە، کاتێک کە پردی سیراتیان بینی وتیان ئەی پەروەردگار کێ دەتوانێت بەسەر ئەم پردەدا تێپەڕێ؟ زۆر زەحمەتە، کێ دەتوانێت بەسەر پردی سیراتە تێپەڕێ؟ خوای گەورە فەرمی هەر کەسێک لە بەندەکانی خۆم کە ویستم بەسەریا تێی دەپەڕێنم. بۆیە مەلایکە سەلامی خوایان لەسەر بێ فەرمیان سبحانەکە ما عەبەدناکە حەقە عیبادەتیک، پەروەردگار پاک و بێگەردی بۆ تۆ، سوێن بە گەورەی تۆ ئێمە بەڕاستی عیبادەتمان بۆ تۆ نەکردووە. کێوا دەڵێ مەلایکە؟ ئەی من و تۆی تاوانبار و دڵڕەش ئەبێ چی بڵێن؟ جا بۆی خۆت بۆ ئەو ڕۆژە ئامادەکە بەسەر پردێکە تێ ئەپەڕی تیشترە لە دەمی شمشێر و لە دەمی گوێزان و مووس، زۆر ترسناکە. مەلایکی خوا سەلامی خوایان لەسەر بێ دەترسن لەو پردە کە بەسەریشە تێناپەڕن. ئەی من و تۆی تاوانبار، خوای گەورە دەفەرمێ وئین منکم ئیلا واریدوها کان علی ربک حتما مەقضیە، هەمووتانە بێ بەسەریا تێپەڕن، باش و خراپ. ئەوە شتێکە و بڕیارێکە و خوا داوێتی، کەواتە لە پێشمانە پردی سیرات حتما مەقضیە، بڕیارێکە و کۆتایی پێ هاتووە بێ هەموو مرۆڤێک هەموو جنەکان بەسەریدا تێپەڕن. جا بۆیە ئەوە پردی سیراتە، ئەومان لە پێشەکە دەگەدەتەوە گوناه بکەی، تاوان بکەی، سەرکەشی دەکەی، حساب بۆ ئایەت و حەدیث ناکەی، ئەو ڕۆژت لەبیر نەچێ. لەسەر پردی سیرات باجی هەموو تاوانەکانت ئەدەی، ئەو کاتە هیچ کەسێ فریاد ناکەوێ، باجی ئەو هەموو گوناه و تاوان و نوێژ نەکردن و سافیرەی و عارە خواردن و خراپەکاری و زینایە دەدەی کە کردوتە لە دنیادا، دەبێ بەسەریدا تێپەڕی، پێت خۆش بێ پێت ناخۆش بێ. ئەو خوا بڕیاری لەسەر داوە، پێغەمبەران بەسەریا تێپەڕن سەلامی خوایان لەسەر بێ. نەکبەتی وەک تۆڵی گوناهم نیە و تاوانم نییە بێت چی بکەی لە ڕۆژی قیامەتە کە هەموو گیان لە گوناه و تاوانە غەرق بوویتە. بۆیە برای خۆشەویستم، خوشکی بەڕێزم، دەبێ خۆت ئامادەکەی بۆ پردێکی ئەوەندە ترسناک کە مەلایکەی خوا لێ ئەترسن سەلامی خوایان لەسەر